شەوی هەینی ژمارەیەک بنکە و بارەگای سیاسی و دیبلۆماسی لە بەغدا کەوتنە بەر هێرشی موشەکی و ئەمەش لەلایەک وەکو هەوڵێک بۆ فشارخستنە سەر هاوپەیمانیەکەی موقتەدا سەدر و لەلایەکی دیکەش وەکو دەستێک بۆ تێکدانی ڕەوشی ئەمنی و دروستکردنی پشێوی لە نێوان لایەنە سیاسیەکان لێک دەدرێتەوە. بەشێکیش پێیان وایە هێرشەکان هەوڵێکن بۆ هێشتنەوەی هێزەکانی ئەمریکا لە ناو خاکی عێراق. شەوی هەینی هێرشی موشەکی کرایە سەر باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق و لەلایەن سیستەمی دژە موشەکی باڵۆزخانەکەوە هێرشەکە پوچەڵ کرایەوە. باڵۆزخانەی ئەمریکا لەبارەوەی هێرشەوە ڕایگەیاند هێرشەکە بۆ سەر سەروەری عێراقە نەک تەنها بۆ سەردام و دەستگا دیبلۆماسیەکان. باڵۆزخانەکە لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت ئەو هێزە چەکدارانەی هێرشەکە ئەنجام دەدەن سەروەری و ئاسایشی عێراق پێشێل دەکەن و پێگەی نێودەوڵەتی عێراقیش لاواز دەکەن. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی کە ڕۆژی هەینی بڵاو کرایەوە، ئەمریکا لە ڕێ عێراقەوە ئێرانیەکانی ئاگادار کردوێتەوە لە ئەگەری دووبارە بوونەوەی بە ئامانجگرتنی باڵۆزخانەکەیان لە بەغدادی پایتەخت. بەوتەی ڕۆژنامەکە وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بە ئەگەری وەڵامدانەوەی هێرشەکان لەلایەن ئەمریکاوە لە کاتی گونجاودا کردەوە. لەبارەی هێرشکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکا موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند هێرشکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکا کشانەوەی هێزەکانیان دوا دەخات. سەدر لە تویتێکدا نووسیوێتی با ئەو دەنگانە کب بکەین کە خاک و ئاسایشی نیشتیمانی عێراق دەخەنە مەترسیەوە و هێرشەکانیان دەبێتە هۆی کوشتنی خەڵکی ئاسایی. لەلایەکی دیکەوە قەیس حەزعەلی سەرۆکی عەسایبی ئالی حەق ڕایگەیاند هێرشکردنە سەر ناوچەی سەوز لەم کاتەدا بۆ تێکەڵکردنی کارتەکانە. ناوبراو لە تویتێکدا جەختی لەوە کردەوە کە وەک هێزەکانی بەرەنگاری لە ئێستادا ئامانجیان هێرش نەکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکایە. هاوکات لە ڕاگەیەنراوێکیشدا هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح بە توندی هێرشکردنە سەر ناوچەی سەوزی مەحکوم کرد و ڕایگەیاند ئەم کردەوانە بێپاساون و پێویستە دەستگا ئەمنیەکان بارکی خۆیان ئەستن لە پاراستنی ئەمن و ئاسایشی هاوڵاتیان. لای خۆشیەوە نوێنەراتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ڕایگەیاند هێرشی موشەکی بۆ سەر باڵۆزخانەکەیان لە عێراق هەوڵێکە بۆ تێکدانی سەقامگیری وڵاتەکە. یۆنامی لەبارەی ئەو هێرشە موشەکیەوە کە کرایە سەر باڵۆزخانەی ئەمریکا لە ناوچەی سەوز ناوەڕاستی بەغداد لە ئەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بە هەر سێ زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوەکەی نوێنەراتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراقدا هاتووە هێرشی موشەکی بۆ سەر باڵۆزخانەکان و بوونەهۆی بریندارکردنی هاوڵاتیانی عێراقی هەوڵێکی بێبەزەیانەیە بۆ ناسەقامگیرکردنی وڵاتەکە. یۆنامی جەختی لەوە کردەوە کە ئاشتی و ئاسایش دوو بنەمای سەرەکین بۆ بەدەمەوەهاتنی بابەتە لە پێشینە ناوخۆییەکان و دووپاتکردنەوەی سەروەری عێراق. هاوکات شانەی ڕاگەیاندنی ئەمنی سەر بە سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە لە کاری تیرۆریستی ترسنۆکانەدا دانیشتوانی بێتاوانی ناوچەی سەوز لە بەغدا و بارەگای نێردە دیبلۆماتیەکان کە بەرپرسیارەتی پاراستنیان لە ئاستۆی هێزە ئەمنیەکانی عێراقدایە ڕوبەڕووی هێرشی موشەکی بوویەوە. لە ڕاگەیەنراوەکەدا ئەوە خرابۆ ڕوو کە لە ناوچەی دۆرەی باشووری بەغداوە سێ موشەک ئاڕاستەی ناوچەی سەوز کراوە. شانەی ڕاگەیاندنی ئەمنی ئاماژەی بەوەش کردبوو لە ئەکامی ئەو هێرشەدا ژن و منداڵێک بریندار بووە. دوای چەند کاتژمێرێکیش لە هێرشکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکا بەیانی ڕۆژی هەینی هێرشکرایە سەر نووسینگەی هاوپەیمانی تەقەدوم لە بەغدا کە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سەرۆکایەتی دەکات و هێرشەکە تەنها زیانی مادی هەبووە. لە کاردانەوەی هێرشەکەدا کە بەهۆی بۆمبی دەستی و لە ڕێی 2 ماتۆرسکیلەوە ئەنجام دراوە، محەممەد عیساوی سەرکردە لە هاوپەیمانی تەقەدوم ڕایگەیاند هێرشکردنە سەر بارەگاکان نیشانەی ڕێزلێنانە بۆ ئەوان و پاشەکشە لە مافی کەسوکارەکانیان ناکەن. سەرچاوەمنیەکان ڕایگەیاند دوای هێرشەکەی سەر بارەگای تەقەدومی حەلبوسی بارەگای ئەوپەیمانی عەزم کە لەلایەن خەمیس خەنجەر کەسایەتی سوننەوە ڕابەرایەتی دەکرێت لە ناوچەی یەرمووک ڕوبەڕووی هێرش بوویەوە. بە پێی زانیاریەکانی هێرشەکە لە ڕێی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانەوە ئەنجام دراوە و زیانی زۆری بەناو بارەگاکە گەیاندووە. هاوکات بۆ جاری دووەم دەسڕێژی گولە لە بارەگایەکی دیکەی هاوپەیمانیەکە لە شاری عەزەمیە کراوە و زیانی مادی لێکەوتووەتەوە. لە کاردانەوەی ئەم هێرشەدا خەمیس خەنجەر دەڵێت لە ڕۆژی هەینی پیرۆزدا بەندەکان بە خواپەرستی لە خودا نزیک دەبنەوە، بەڵام دوژمنانی ئاین بە بۆمب هێرش دەکەنە سەر بارەگاکان بێ ئەوەی لە خودا بترسن.
دەشڵێت هەرکەس یەکگرتووی برایانی نەوێت لە کاری سیاسیدا یەکگرتووی عێراقشی ناوێت هەرکەسیش پەنا بۆ هێز ببات جگە لە کەنارگیری هیچی دەست ناکەوێت. هەر بەو بۆ نێشەوە هاوپەیمانی عەزم و تەقەدوم بە ئاوبەشی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا ئیدانەی هێرشەکانیان کرد. هەروەها ڕایانگەیاندووە سکاڵای یاسایی لەسەر هەموو ئەو کەسانە تۆمار دەکەن و لێپێچینەوەیان لەگەڵ دەکەن کە ڕەشەیان کردووە یان خەڵکیان لە دژی هاوپەیمانیەکەیان هانداوە.